میوانمان ڕاستەوخۆ لە ستودیۆی هەولێرەوە لەگەڵمان دەبێت بازەوە دەکەین کە حکوومەت یارێم پشتیوانی لە داڕشتنی پەیمانی شەرف بۆ کاری میدیایی دەکات. خودی قوبات تاڵبانی جێگیری سەرۆکی حکوومەت یارێمی کوردستان لە نزیکەوە چاودێری ئەو بابەتە دەکات و واروەها وەزارەتی ڕۆشنبیری و لاوانیش پرۆژەی ئامادەکردنی ڕێبەری میدیایی لەبەردەستە. لەم بابەتە دەپرسین ئەم پرۆژەیە تا چەندە کاریگەری لەسەر کاری میدیایی و هەروەها کاری میدیایی لە تەواوی پێگاتەکان جێدەیاڵێت و تا چەندە هۆکار دەبێت کە بەوەی بە شێوەیەکی یەکسانانە بە شێوەیەکی دادپەروەرانە کاری ڕۆژنامەوانی بەڕێوە بچێت بەبێ بوونی هیچ سانسۆر و هیچ زەبرێک. تایبەت بەم بابەتە شیروان عەبدوڵڵا بەڕێوەبەری ڕاگەاندن لا وەزارەتی ڕۆشنبیری هەرێم لە ستۆدیۆی هەولێرەوە میوان دەبێت. کاک شیروان سپاس بۆ ئامادەبوونت، مەمنون بە خێراتی. دەمەوێت سەرەتالەوە دەست پێ بکەم پەیمانی شەرف بۆ کاری ڕاگەاندن مەبەست لێی چیە؟ ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتە چییە؟ سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بینەران و بۆ هەموو گوێگران. میساقی شەرف دوای ئەو حاڵەتانە هاتە پێش کە بینیمان لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن و لە هەندێک پەیجەکانی سۆشیال میدیا هەندێک بابەت بڵاو کرانەوە کە بەڕاستی ئەمە پەیوەست بوو بە میساق و ئەخلاقی کاری ڕۆژنامەوانیەوە. ڕاستە لەسەر ئاستی نێودەوڵەتی میساقی شەرف هەیە و مەفروزە هەموو ڕۆژنامە نووسەکان پێوە پابند بن، بەڵام بەپێی ئەو واقعی ئێستا هاتوۆتە کایەوە هەست بەوە کراوە کە میساقێکی شەرف لەسەر ئاستی کوردستانیش بوونی هەبێتن. بۆ ئەو مەبەستە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە شێوەیەکی گشتی و ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO لەگەڵ هەندێک ڕێکخراوی تر لە سلێمانی و لە هەولێر و لە شوێنەکانی تر بەیەکەوە لە هەوڵ و هەنگاوێک شتێکیان گەڵاڵە کرد بوو و ئاراستەی حکوومەت و بە تایبەت جێگری سەرۆکی حکوومەت کرابوو. دیارە جەنابی جێگری سەرۆکی حکوومەتیش زۆر بەجددی پشتیوانی ئەم دروستبوونی ئەو میساقی کرد بوو و ئێمە ڕاست پێدران کە ئێمە هاوکاری بکەین لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ ئەوی ئەو میساقەیە بەرهەم بێت و کەناڵەکانی ڕاگەاندن پێوە پابند بن. ئێستا لە هەوڵداین ئێمە بۆی لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کۆنفرانسێک ڕێک بخەین و هەموو کەناڵەکانی ڕاگەاندن و ڕۆژنامە نووسەکان ڕاگەاندکارەکان و ڕۆژنامە نووسان بەشداری پێ بکەین لەوێەوە ئەو میساقە ئیمزا بکرێت و بچێتە بواری جێبەجێکردن. باشە. کاک شیروان، دیارە لەم میساقیا و بە تایبەتتر لە کۆبوونەوەی کە باس کراوە باز لە دادپەروەری کاری میدیایی و پاراستنی میدیایی پێکاتەکان کراوە. ئەم پاراستنی میدیایی بە تایبەتتر بۆ پێگاتەکان گرنگیەکەی لە چیدایە و چۆن بێت زیاتر جەخت لەسەر ئەم بابەتە کراوەتەوە؟ کاری میدیایی بەعام ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا ڕێنماییەکمان هەیە، پێی دەرن ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 و یاسایەکمان هەیە، یاسای ژمارە 35 کاری ڕۆژنامەگەری. هەموو ئەو هەڵس و کەوت و کارانی ئێستا دەکرێت لەسەر بنەمای ئەم یاسای ژمارە 35 کاری ڕۆژنامەگەری و ئەو ڕێنماییەی کە وەزارەتی ڕۆشنبیری کاری پێدەکاتن ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014. جیا لەوانش درکمان بۆەوە کردووە کە ئەم ڕێنماییە و یاساکەش ڕەنگە پێویستی بە هەمواربی، هەم ئێمە هەم سندیکای ڕۆژنامە نووسان لە هەوڵی ئەوەدان کە ئەم ڕێنماییە و یاسایە هەموار بکرێتەوە بۆ ئەوی بە شێوازێکی باشتر لەگەر ئەم واقع و بارودۆخەی ئێستا هەرێمی کوردستان بگونجێت. باشە کاشوان، کەم و کورتی ئەو یاسایی پێشووتر لە چیدایە کە ڕەنگە لە هەندێک ڕۆ کاریگەری لەسەر کاری ڕاگەیاندن هەبوو بێت و ئەو تازەگەریانەیە خود ئەو گونجاندەی کە پێویستە لە ئێستادا بۆ کاری میدیایی هەبێت چۆن کاری لەسەر دەکرێت؟ ئەم یاساکە و هەم ڕێنماییەکەش ساڵی 2000 و یاساکە پێم وایە 2012 و ڕێنماییەکەش ساڵی 2014. ئێستا ساڵی 2022 و هەمولایەک درک بەوە دەکەین کە لەو ماوەیە تەکنەلۆژیا بە شێوەیەکی زۆر خێرا پێشکەوت و شتی تازە هاتە پێش. بۆیە بەڕاستی ئەو ڕێنمایە ڕەنگە ئەم یاساکە هەم ڕێنمایەکە ئیکتیفای ئەوە نەکە کە ئەم بارودۆخەی پێشکەوتنانە ئێستا هاتوۆتە پێش لە بواری میدیا و
ڕاگەیاندن هەموو بوارەکان بگرێتەوە بۆیە مەبەستمانە ئەم ڕێنمایی هەموو ئەو بوارانە بگرێتەوە کە لەم چەند ساڵە هاتوونە پێش و پێویست بۆ کە حکوومەت لە پێناو پاراستنی مافی بەرژەوەندی گشتی و مافی تاک ئەبێ ڕێنمایی و ئەو یاسایە هەموار بکرێتەوە. باشە کاک شیروان دیارە بە شێوەیەکی گشتی ڕاگەیاندن یاخود کەناڵەکان و لە سوشیال میدیاش کە هەندێک جار بابەتەکان دەگوازرێتەوە بۆ هاوڵاتیان و پەیامەکان دەگەیەندێت پێویستە کە ڕووداوەکان وەک خۆی بگەن و لە هەمان کاتیشدا ئەو بابەتانی دیکە کە بابەتی خێزانیە یاخود حەز و خولیایە ڕنگدانەوەی کۆمەڵگە بێت. لە ئێستادا میدیای کوردی دەکرێت بڵین بەم شێوەیە کاری کردووە یاخود کەم و کورتی زۆر هەیە لەمڕۆوە؟ کەس ناتوانێت بڵێ کەم و کورتی نییە، کەم و کورتی هەیە، بەڵام خۆشبەختانە هەموو لایەک لە هەوڵی ئەوەدان کە دەست لەسەر ئەو کەم و کورتیانەدا بنێن و چارەسەری بکەن. خۆتان دەزان بابەتی توندوتیژی لەو ماوەیە لە کەناڵەکانی ڕاگەیاندن و لە میدیا بە شێوەیەکی خراپ ینی نیشان دەدرا و دەردەکەوت. ینی بەشێک لەو ڕووماڵانەی کە لە کەناڵەکان دەبیندران دەبووە هۆکاری ئەوەی کە ببێ بەهاندان بۆ توندوتیژی خەڵکی تر چاوی لێ بکە ئەوانە. بۆیە ینی هەم حکوومەت بە جددی و هەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هاتوونەتە سەرخەت بۆ ئەوەی ڕێ لەو هەوڵانە بگرین کە هەم شێوەیەکی نایاساییە هەم کاری ناپرۆفیشنالە و نامورالیە لە ڕووی کاری ڕاگەیاندن. بۆیە هەوڵمانداوە کە دەربەست بۆ ئەم کارانە دابنین و هەم بە یاسا ڕێکی بخەین و هەم بە کاری موراڵی بەو میساقا بخینە چوارچێوێک کە کەناڵەکان و ئەوانەی کە لە کاری ڕاگەیاندن دەکەن پابند بن بەو بنەمایانە. باشە کاک شیروان دیارە زۆر ڕەنگە بەر ئەوەش کەوتبێتن جاری وایە کە فیلمێک نیمایش دەکرێت یان مامەڵە لەگەڵ ڕووداوێکی سیاسی یاخود هەر بابەتێکی دیکە دەکرێت لە بڵاوکردنەوەی با بڵێن گۆرانی بەشێک لە هونەرمەندەکان ڕاستەوخۆ بەشێک لە هاوڵاتیان یاخود بەشێک لە دڵسۆزانی میدیا ڕخنەی دەوە دەگرن کە پێویستە وەزارەتی ڕۆشنبیری جدیتر لەگەڵ ئەم بابەتانەدا هەڵسو کەوتکە و هەموو بابەتێک ئیڕاگەیاندن و تەلەڤیزۆن و شاشە نیە. وەڵامی بەڕێستان بۆ ئەم داواکاریانە چی دەبێت؟ ئەزانی ئەمە زۆر ڕاستە، بەڵام ئێمە دەبی هەمیشە ئەوە لە بەرچاو بگرین کە نابێ ئازادی ڕادەربڕین و ئازادی کاری میدیایی ینی بخێنە ژێر سانسۆرەوە. بەڕاستی ئێمە لە چوارچێوەی ئەوەی کە هەر هەوڵێک یان هەر کارێک دەبێتە هۆی شلەژانی خەڵک یان دەبێتە هۆی تێکدانی بەرژەوەندی گشتی و پێشێلکردنی مافی تاک، بە تاکید ئێمە بەپێی ئەو سکاڵانەی کە ئاراستەمان دەکرێت یان بەپێی ئەو خاڵانە کە لە ڕێنمایی دیاری کراوە ئەگەر لادان بێ بە تاکید ئەو کاتە هەڵوەستەی لەسەر دەکەین و لەسەر سەرپێچەکان و ڕەنگە ڕێگری لێ بکەین. بەڵام هەندێک کاریش ڕەنگە کاری وەزارەتی ڕۆشنبیری نەبێتن، یان هەندێک جار حاڵەتێک دێتە پێش بەڕاستی دەبی لایانی سکاڵاکار هەبێ، ئەگەر لایانی سکاڵاکار نەبێتن ڕەنگە نە ئێمە و نە لایانی تر ناتوانن لەسەر ئەوە هەڵوەستە بکەین. باشە کاک شیروان دیارە وەزارەتی ڕۆشنبیری هەرێم پرۆژە ڕێبەرێکی میدیایی تایبەت ئامادە دەکات. ئەم پرۆژە ڕێبەرە باز دە چی دەکات؟ وردەکاریەکانی لە ڕووی کاری میدیاییەوە ناوڕۆکەکەی چی دەبێت؟ ڕێبەری کاری میدیایی باسم کرد، گوتم ئێمە لە هەوڵی ئەوە داین هەمواری ئەو ڕێنمایە بکەینەوە کە ئێستا کاری پێ دەکەین. ئەو ڕێنمایی ئێستا ئێمە مۆڵەتی پێدەدەینە تەلەڤیزیۆن و چاودێری کەناڵەکانی تەلەڤیزیۆن دەکەین پێوە. ڕێنماییەکە لە ساڵی 2014 دەرچووە، ئێستا ساڵی 2022 پێشکەوتنی زۆر هاتوۆتە پێش. ئەو ڕێنماییە تازە ئەو بوارانەی لە خۆگرتیە کە پێشتر لە ڕێنماییەکە نەهاتوون. مەسەلەن بۆ نمونە کەناڵی وێب تیڤ ئێستا لە سۆشیال میدیا زۆر پەرەیسەندیە لە ڕێنمایە کۆنەکە هەر ناویشی نهاتوە لەبەرەوە ئەو کاتە وێب تیڤ وجودی نەبووە. بەڵام ئێستا کەناڵەکانی وێب تیڤ دەبینین لە سۆشیال میدیا لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان زیاتر کاریگەریان هەیە، بۆ دەبێت ئەوانە هەمووی بخرێتە چوارچێوەی یاساوە. چەندین کۆمپانیای بواری پەخش هاتوۆتە پێش لە بواری IPTV، لە بواری
ئەو هەندێک سیستەمی تازە کە پێشتر لە ڕێنمایەکە بوونی نەبووە ئەوانە خراوەتە چوارچەوەی ئەو ڕێنمایە و هەوڵیش بدرێتن بۆی ئەو فراغانەی کە وەکو باسم کرد حاڵەت هەیە ینی مافی تاک پێشێل دەکا حاڵەت هەیە بەرژەوەندی گشتی لە بەرچاو ناگرێ بۆی ئەمانش ماخستۆتە ناو چوارچەوەیەکەوە زیاتر بتوانین مافی تاک بپارێزین و بەرژەوەندی گشتیش بپارێزین. باشە کاک شیروان ئەم ڕێبەری میدیاییە کاتی زۆری دەوێت بۆ ئەوەی بچێتە بواری جێبەجێکردن تەواوی ئەو فەراغ و بابەتانی کە باست کرد جێی تێدا بکرێتەوە و کاری لەسەر بکرێت؟ لای ئێمە تەواو بووە لە وەزارەتی ڕۆشنبیری تەواو بووە لیژنەکان کاری خۆیان تەواو کردووە. ئێستا لە ئەنجومەنی وەزیران لە سکرتارەتی ئەنجومەنی وەزیرانەوە پێم وایە چاوخشانی پێدا دەکرێتن و پێداچوونەوەی پێدا دەکرێتن. دوای ئەوە ڕەنگە بینێرین بۆ مەجلیسی شورا لەوێندەریش سیاغی قانونی بۆ بکرێتەوە دواتر دەخرێتە بەردەم ئەنجومەنی وەزیران و وەزیرە بەڕێزەکان ئەم وەزارەتانی کە معنین ڕایخۆیان لەسەر دەدەن و ئەگەر هیچ گرفتێک نەبێ ئەو کاتە دێتەوە یان سەرۆکی حکوومەت یان وەزیرە ڕۆشنبیری ئیمزای دەکە ئەو کاتە دەچێتە بواری جێبەجێکرد. باشە کاک شیروان دیارە لە ئێستادا با بڵێن حکوومەتی هەرێم و لە هەمان کاتیشدا بەڕێز قوبات تاڵبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم زۆر بە شێوەیەکی ڕاستەوخۆ کار لەسەر پەیمانی شەرف بۆ کاری میدیایی دەکات و چاودێری ئەم بابەتەکە دەکات. ئەم پشتگیریکردنە یاخود ئەم چاودێریکردە تا چەندە هۆکار دەبێت بۆی کارەکان زووتر تێپەڕێندێت و تا چەندە وا دەکات کە میدیا بە ئاراستە ڕاستەکەی کار بکات و هەنگاوی باش بنێ؟ وەڵا بەتاکید پشتیوانی جەنابی کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت زۆر مهمە بۆ ئەو بوارە بەڕاستی بۆ کۆمەڵگەی مەدەنی بۆ وەزارەتی ڕۆشنبیری بۆ ئەو حاڵەتانە کە دێتە پێش و دەبینین لەسەر ئەو حاڵەتانەی تونند و تیژی وەکو مدافعێکی ئەساسی لە مەیدانەکەیە بەڕاستی و پشتیوانمانە و ئەو پشتیوانی ئەویش بەڕاستی بەهێزترمان دەکە بۆی بتوانین ئەم حاڵەتانەی تونند و تیژی و کێشانەی کە ئێستا لە کۆمەلگا دروست بوونە و ڕاگەاندن ڕۆڵی سلبی تێدا دەبینی بۆ ئەوی بتوانین چوارچێوەی بۆ دابنین و چارەسەری بکەین و لانی کەم بتوانین کەمتری بکەین. باشە کاک شیروان بە شێوەیەکی گشتی لە کۆبوونەوەکانە کە تایبەت بە کاری میدیایی و هەروەها تەواوی بیر و بۆچوونە جیاوازەکان لایەنێکی دیکەی کە بەشداری ئەو کۆبوونەوانە بێت و پێویستە گوێ لە بیر و بۆچوونەکانیان بگیرە پێگاتەکانە. لەمڕۆ چۆن کار لەسەر کەلتور و جیاوازی ڕادەربڕین و کاری میدیایی بە تەواوی پێگاتەکانەوە کراوە؟ ئەو ڕێبەرەی کە باست کرد ڕێبەری کاری میدیایی پێویستە بە چەند لایەنەکەوە ئەو لایەنانە خوان مشارک بوونەوە لیجانیان هەبووە مناقەشە کراوە دوای ئەوە بۆ بە پرۆژە و بەرزکراوەتەوە. بەنسبەت میساقەکە ئەمە کۆمەڵگەی مەدەنی دەینووسێتەوە ئەسڵەن حکوومەت دوور و نزیک ئێمە تەدەخولی تێدا ناکەین کۆمەڵگەی مەدەنی بە هەموو پێکاتەکانیشەوە دڵنیام وجودیان هەیە و وجودیان دەبێتن ڕایان وەردەگیرێتن و مافی هەموو پێکهاتەکان و هەموو ئەو لایەنانەی تێدا دەبێتن کە لە هەرێمی کوردستان بێکەوە دەژین و کار دەکەن. باش لە ئێستادا مافی پێکاتەکان لە ڕاگەیاندنی کوردیدا لە چه ئاستێکدایە؟ مافی پێکاتەکان ئێمە هاوکاریان بووینە بۆی کاتێک کە داوای مۆڵەتی کەناڵێکی تەلەڤیزیۆن دەکەن یان ڕادیۆیان کرد بێ یان پەیجێکی سۆشیال میدیان هەبێ ویستی بیان تۆماریان بکەنەوە ئەو پەڕی هاوکاریمان کردینە و هەمیشە ئاسانکاریان بۆ دەکەین بۆەوەی باشتر بێنە مەیدانەکە باشتر ڕۆڵی خۆیان ببینن بەڵام بەشێکی پەیوەستە بە خۆیان یعنی خۆیان چەند لەو بوارە دێنە پێش و لەکوێ پێویستیان بە هاوکاری حکوومەت و بە ئێمە دەبی ئێمە بە دڵنیایی پاڵپشتیان دەبین. باشە کاک شیروان دیارە با بڵێن ڕاگەیاندن ڕنگدانەوەی تەواوی کۆمەڵگەیە هەم لە ڕوە سیاسیەکە کە پێویستە بە شێوەیەکی واقعانە مامەڵەی لەگەڵ بکرێت و هەم ئەو بەشەی دیکەی کە حەز و خولیای هاوڵاتیانە ئەم هاوسەنگیە لە میدیای کوردیدا تا چەندە پارێز ینی با بڵێن هاوسەنگیەکە ڕاگیراوە لە بینی ئەو بابەتەی کە حەز و خولیای هاوڵاتیانەوە ئەو بابەتش کە پێویستی کۆمەڵگەیە؟
ئەزانی خۆی کاری ڕاگەاندن کارێکی پیشەییە و هەم زانستیە هەم پیشەییە هەم مرۆڤایەتیە ینی بەداخەوە لەو فترەیە لەگەڵ ئەو پێشکەوتنانە بە حکمی پێشکەوتنی تەکنەلۆژیا و هاتنە پێشی سۆشیال میدیا و دروستبوونی وێب تیڤ ئەوانە کۆمەڵک خەڵک هاتنە پێش وەکو ڕاگەیانکار کە لە ئەساس لە بەڕاستی ڕاگەیانکار نین و ڕۆژنامەنووسیش نین بۆیە هەندێک کار دروست بوون هەندێک حاڵەت بە ناوی ڕاگەیاندنەوە دروست بوون کە بەڕاستی ئەمە دوورە لە کار و پیشەی ڕاگەیانکاریەوە بۆیە ئێمە هەر لە هەوڵی ئەوەدا دەبین کە ئەمە تەسنیف بکەین ئەم شێوازە تەسنیف بکەین کاری پرۆفیشنالی ڕاگەیانکاری جیاوازە لەگەڵ کاری ئەوەی کە کەسێک گەنجێک بۆ خۆی پەیجێک دادنێ لە ڕێگای لایڤێکەوە یعنی خۆی دەکە بە ڕۆژنامەنووس خۆی دەکە بە ڕاگەیانکار ڕەنگە هەندێک جاران کێشە دەنێتەوە مافی خەڵک پێشێل دەکە مافی تاکەکان پێشێل دەکە ئەمانە هەموو دیاریدەنە بەڕاستی هەن بەڵام ئێمە بەدوای ئەوەین بەڕاستی ئەو حاڵەتانە چارەسەر بکەین مەفروضە ئەوانی کاری ڕاگەیاندن دەکەن ئەوانی کاری ڕاگەیاندن دەکەن چۆن کار لەسەر ئەم بابەتە دەکەن بە تایبەتی لە دیوەکەی کە باسی دەکەی سۆشیال میدیایە لەمڕۆ وەزارەتی ڕۆشنبیری چۆن کار دەکات بۆ سنووردارکردنی ئەم بابەتە وەزارەتی ڕۆشنبیری هەتا ئەو دقەیەش بەرپرس نییە لە بواری سۆشیال میدیا بەڕەسمی هەر کاتێک کە وەزارەتی ڕۆشنبیری بەڕەسمی بەرپرس کرا بۆ ئەوی ڕێنمایەکی تایبەت بۆ بواری سۆشیال میدیا دەربکە ئەو کاتە دەبێ ئەو بابەتانە هەڵسەنگانی بۆ بکرێ و لە ڕێنمایی جێگای بکرێتەوە چارەسەری بۆ دابنرێت باشە بەڵام تا ئەو دقەیە لە هەرێمی کوردستان هیچ لایەنێک بەرپرس نییە لە ڕێخستنی بواری سۆشیال میدیا ئێمە وەک وەزارەتی ڕۆشنبیری و لە بەرچاوگرتنی ئەو وێب تیڤیانەی کە لە سۆشیال میدیا هەن و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بە بەرچاوگرتنی ئەوەی کە بابرێن لە سایتە کۆمەڵاتیەکانەوە دەچێتە بواری بەرامبەر ڕۆژنامەی کاغەزی لە ڕێگای مەجلیسی شۆراوە ئەمە هاوتەریبیەک بە ئێمە دراوە کە ئێمە بتوانین مامەڵە لەگەر وێب تیڤیەکان بکەین و سندیکای ڕۆژنامەنووسانیش مامەڵە لەگەر ئەم ڕۆژنامە ئەلکترۆنیانە بکاتن هاوشێوەی ڕۆژنامە کاغەزەکان کە بەپێی یاسای ژمارە 35 کاری ڕۆژنامەگەری ئەوان بەرپرسن سندیکا ڕۆژنامەنووسان بەرپرسە بۆ بەپێی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2004 وەزارەتی ڕۆشنبیری بە بەرپرسە لە ئیدارەدان و مۆڵەتدانی کەناڵەکانی تەلەڤیزیۆن و رادیۆیەکان. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەکان سپاس بۆ شیروان عەبدوڵڵا بەڕێوەبەری ڕاگەیاندن لە وەزارەتی ڕۆشنبیری هەرێم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.